من هەرگیز ئەو وشانە بەکار ناهێنم کە ئەو بەکاری دەهێنێت. هەندێک جار من زۆر شەرم لەو وشانە دەکەم کە ئەو بەکاری دەهێنێت. خاتوماری ئەم چاوپێکەوتنە بە کوردی بکەین یا بە ئینگلیزی؟ ئینگلیزی باشترە، بەڵام هەر کاتێک توانیم بە کوردی قساکەم. بۆچی؟ چونکە من لێرە لە زانکۆی ئەمریکی بە زمانی ئینگلیزی واناڵێمەوە، بۆیە بە درێژایی ڕۆژ تەنانەت کاتی بە کوردیشە خوێنمەوە هەر بە ئینگلیزی قساکەم. قسەکردنم بە کوردی پێویستی بە هەوڵدانی زیاترە. چۆن توانیت دوو کتێب وەربگێڕیتە سەر زمانی ئینگلیزی؟ زیاتر لە دوو کتێب. زیاتر لە دوو کتێب؟ بەڵێ، چونکە وەرگێڕان زیاتر پەیوەندی بە توانای خوێندنەوە هەیە. هەروها پەیوەندی بەوە هەیە کە بتوانین لە کۆنتێکستی بابەتەکە تێبگەیت و لێی بکۆڵیتەوە. گرنگتر لە هەمووی ئەوەیە کە نەترسیت لەو پرسیارەیەکە کاتێک شتێک نازانیوە. منیش ناترسم و شتێک دەپرسم. ئایا کارێکی مەحاڵ نەبوو کاتێک دەست پێ کرد؟ ئەمە خۆشترین پرسیارە لەلام. وەرگێڕان کارێکی زۆر مەحاڵە. بەڵام دوای ئەوە چی؟ ئێستا چی بکەین؟ باشە مەحاڵە. ئایا مانای ئەوەی واز بێنین؟ ئایا ئەمە مانای ئەوەیە کەنالی مەحوی گۆران پەشێ و هیچ ژیانێکیان لە دەروی زمانی خۆیان نییە؟ یان مانای ئەوەیە باشە مەحاڵە کەواتە پادەست پێ بکەین؟ من لەم خاڵەدا کار دەکەم، کارێکی مەحاڵە، بەڵام ئێمە هەردەیکەین. ئێمە بە جوانترین شێوە شکست دێنین و بە ئاگاییەوە شکست دێنین و بە باشترین شێوە خزمەت دەکەین. لە کاتێکدا دەزاین کە ئەرکەکەمان مەحاڵە، ئەمەش کێشە نییە و شتێکی باشە. بەو شێوەیە کار دەکەین. ماوەی 15 ساڵە لە سلێمانی دەژیت. چیت کردەوە بە خزمەتکردنی زمانی کوردی؟ من بەتەنیا یان کەشکۆڵ. تۆ بەتەنیا؟ من بەتەنیا. دەزانیت پێم وایە گەورەترین خزمەتی من بە ئەدەبی کوردی کە بە هەموو دڵمەوە خۆشم دەوێت ئەو گەنجانن کە من ئامادەم کردوون و ئێستا هاوکار من بۆ خزمەتکردنی ئەدەبی کوردی. گرنگترین ئەرکێک کە من وەکو بیانیەک دەتوانم بیکەم ئەوە نییە کە ئەم وەرگێڕانانە بۆ ناوبانگی خۆم بەکار بهێنم، بەڵکو ئەوەیە کە سەیری دەوروبەرم بکەم بڵێم کێ لەم گەنجانە دەتوانێت لەگەڵم بێت، کێ دەتوانم لەگەڵ خۆم بهێنم. ئێستا زۆر کەسم لەگەڵ خۆم هێناوە کە چوونەتە خوێندنی دکتۆرا و ماستەر. ئێستا لەگەڵیاندا وەرگێڕان و پرۆژەی توێژینەوە دەکەم و ئەوان تەنیا هاوکارن. چیتر خوێندکاری من نین. ئەمە باشترین دیارێکە من دەتوانم بیدەم بە کوردستان کە خزمەتکردنینەوەی داهاتووە. وەک بیانیەک من دێم و دەڕۆم. ڕاستە ماوەیەکی زۆر لێرە ناڕۆم، بەڵام بیانەکان دێن و دەڕۆن. بەڵام کورد هەمیشە خزمەتی ئەدەبی خۆی دەکات. بۆیە ئەمە بۆ من گەورەترین خزمەتە بەم دۆزە. نووسەری دڵخوازی تۆ لە ناو کووردا چێیە؟ نا، ئەمە وەگەوایە مناڵی دڵخوازی خۆت هەڵبژێریت. من بەڕاستی هەموویانم خۆش دەوێت. تۆزێک جیاوازتر پرسیارەکە بکە با بتوانم هەڵی بژێرم. پرسیارەکەم بە شێوەیەکی تر دەکەم. دوانیانم پێ بڵێ. باشە، دڵخوازمت پێ ناڵم چونکە بەڕاستی نیمە. هەر ڕۆژێوێکێکیان دڵخوازمە. بەڵام پێم وایە یەکێک لە نووسەرە هەرە ناوازەکانی مێژووی کورد وەک خەڵکیش دەزانن شێخ ڕەزای تاڵەبانیە. چونکە شعری هەجووی نووسیوە کە بە ستاندارەکانی ئەمڕۆی کوردی زۆر پاکە و دڵپاکە. لای ئەو شعرە دژی هیچ ئەزمونێکی تری شعری نەبووە. من حەزم لەو بوێرەی ئەوە. من زۆر حەزم لە بوێریەکەی ئەوە. من زۆر جیاوازم لەو. من هەرگیز ئەو وشانە بەکار ناهێنم کە ئەو بەکاری دەهێنێت. هەندێک جار من زۆر شەرم لە وشانە دەکەم کە ئەو بەکاری دەهێنێت. بەڵام من ڕێز لە شاعیرێک دەگرم کە ئامادەیە ئەو جۆرە ڕیسکە بکات. وەک واڵت ویتمان شاعیری ئەمریکی دەڵێت من فرەیم لە خۆگرتووە. کەواتە چی؟ من فرەیم لە خۆگرتووە. هەست دەکەم شێخ ڕەزاش هەمان شت دەڵێت. کەواتە چی؟ من فرەیم لە خۆگرتووە. من چەندین شاعیرم لە یەک شاعیردا. پێم وایە ئەمە شتێکی ناوازەیە.